بەڵێ بەردەوامین بەوتەی پسپۆڕانی بواری ژینگە و چالاکەوانان ژینگەی هەرێمی کوردستان مەترسی لەسرە. چی بکەین بۆ پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان؟ بە سوپاسەوە گفتوگۆی ئەم بابەتە لە شاری ڕانیەوە لەگەڵ بەڕێز شەماڵ حەمەد بەرپرسی تۆڕی ڕێکخراوە ژینگەیەکانی بتوێن و پشدەرەکەم. کاک شەماڵ بەیانیت باش. بەیانی خۆت و بینەرانیش باز. بەڵێ کاک شەماڵ وەک بەرپرسی تۆڕی ڕێکخراوە ژینگەیەکانی بتوێن و پشدەر بە شێوەیەکی گشتی چیتان لە سنووری ڕاپەڕین کردووە؟ بەڵێ ئێمە وەکتۆڕی ڕێکخراوە ژینگەیەکانی ئیدارەی ڕاپەڕین لە 2014 دامەزراوە کە پێکاتوە لە 14 ڕێکخراوی ژینگەی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین. ئەم ڕێکخراوانە ئامانجی ئەم تۆڕە خزمەتکردنە بە ژینگەی ئەم ناوچەیە. ئێمە وەکتۆڕی ڕێکخراوە ژینگەیەکان کۆمەڵە چالاکیەکەمان ئەنجام داوە هەڵمەتی هۆشیاری ژینگەی لە سەرجەم باخچەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین زایدەم بۆ چەند قوتابخانەیەک لە سنووری ئیدارەی ڕاپەڕین. هەروە چەند خولێکمان ئەنجام داوە لە ناو شارەکان لە نعیەکان وەکو هەڵمەتی قەدەغەکردنی ڕاو و داربڕین لە نعیەکانی هەڵشۆ هێرۆ بۆ سەرجەم نعیەکان و لە سنووری ئیدارەی ڕاپەڕین وەکو ئەمانە وەکو تۆڕی ڕێکخراوە ژینگەیەکان ئەنجاممان داوە. بەڵێ کەواتە کاک شەماڵ باسی چەند ڕێکخراوێکی ژینگەیت کرد. ئەم ڕێکخراوانە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین تا چەند هەماهەنگیتان هەیە بە شێوەیەکی گشتی؟ بەڵێ ئێمە خۆشبەختانە ئەو ڕێکخراوانێک کە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین 14 ڕێکخراوی ژینگەی لێ لە سنووری ئیدارەی ڕاپەڕین هەمویان لە چوارچێوەی تۆڕەکەی ئێمەوە کار دەکەن. ئەمەش هەمومان ئامانجی ئێمە هەر 14 ڕێکخراوەکان کە لە ناو تۆڕەکەیش دەکەن ئامانجی ئێمە خزمەتکردنە بە ژینگەی ناوچەکە. بەڵێ کاک شەماڵ وەک هەڵمەتی هۆشیاری ژینگەی چه ڕێشوێنێکتان گرتوۆتە بەر ئەگەر بۆمان باس بکەی؟ بڵێ ئێمە وەک تۆڕی ڕێکخراوە ژینگەیەکان هەڵمەتێکی قەدەغەکردنی ڕاومان ڕاگەیان کە لە نعی هەڵشۆ و نعی هێرۆوە دەستمان پێکرد بە حکمی وێن ناوچەیەکی شاخاویە ئەلۆ سنوورانەوە بە دەستمان پێکرد. ئێمە هەڵمەتی تریشمانە هەڵمەتی وەکو هەڵمەتی قەدەغەکردنی داربڕین زۆر هەڵمەتمان ئەنجامداوە هەڵمەتی هۆشیارکردنەوەی خەڵکە دوورکەوێتەوە لە داربڕین و لە ڕاوی ناسایی و زۆر پرۆژە هەیە کە ئێمە وەکو ڕێکخراوەکان ئەنجاممان داوە. بەڵێ کاک شەماڵ وەک ئاشکرا پاشماوەی خۆڵ و خاشاک مەترسی بۆ سەر ژینگە هەیە. لەو بارەیەوە ڕێکخراوەکانی تایبەت بە ژینگە لە سنووری ڕاپەڕین چ ڕێوشێنێکیان گرتوۆتە بەر یاخود لە داهاتووە چ ڕێوشێنێکی نوێگرنە بەر؟ بەڵێ یەکێک لە هەرە گرفتە ژینگەیەکانەوە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ئەو پاژماوە خۆڵ و خاشاکەی کە ڕۆژانە بە 200 تەن مەزندە دەکرێت لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ژێرخاک دەکرێت. ئەمەش وەکو ئەوە کارێکی زانستی نییە هەم مەترسی تەندروستی و ژینگەی و ڕوبەرێکی زۆری کشت و کاڵیش داگیر دەکات. ئەمە چارەسەر نییە بۆ ژێرخاکردنی ئەگەر بمانەوێت چارەسەری کەین دەبێت پێویستە کارگەیەکی ڕیسایکلین دابمەزرێنێ ئەلەو سنوورە چونکە ئەو پاژماوە خۆڵ و خاشاکەی کە ڕۆژانە ژێرخاک دەکرێت ئەمە مەترسیەکی گەورەیە لە ئێستا بۆ ئایندا لە ئێستا و لە ئایندەشدا. بۆیە داواکارین لەلایەنی پەیوەندیدار بە زووترین کات کارگەیەکی ڕسایکردن لە سنووری ئیدارەی ڕاپەڕین دابمەزرێنێ بۆی لەو مەترسیە گەورە دوورکەوینەوە. هەرچەندە لە ساڵی 2010 خۆشبەختانە بەڕێوەبەرایەتی شارەوانەکانی ڕاپەڕین بەڕێز کاک ئاوارە کە وەکو مژدەیەک ڕاگەیان کە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کارگەیەکی ڕسایکلین لە بانوەخەل دادەمەزرێت لەسەر ڕوبەری 100 دۆلم زەوی. بەڵانەوە بوو کە بەداخەوە گوندەکان ڕێگر بوون هەتا ئێساژ نەتوانرا ئەو کارگەیە دابمەزرێنرێت لەوێ. ئەوە گرفتی ژینگەی چارەسەر دەکرد وەکو گرفتە سەرەکیەکەی پاژماوەی خۆڵ و خاشاک. بەڵێ کەواتە کاک شەماڵ لە ڕابردوودا بەڵێنتان پێدرا بوو کارگەیەکی ڕیسایکل بین لە سنووری ئیدارەی ڕاپەڕین دروست بکرێت بەڵام جێبەجێ نەکرا. ئێستا بەڵێنی نوێتان پێدراوە ئەمە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە؟ بەڵێ هەتاکو ئێستا ژێمە هەماهەنگین لەسەر خەتین لەگەڵیان بۆی ئەم کارگەیە دابمەزرێ بەڕاستی ئەو کارگەیە زەرورە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین دابمەزرێ بۆی ئەم گرفتە ژینگەیە لێرە چارەسەر بکرێت. بەڵێ کاک شەماڵ لە سەرەتاوە باسی داربڕینت کرد کە ئەمە بەڕاستی داربڕین بەرۆکی زۆربەی ئەم دیاردەیە بەرۆکی زۆربەی هەرێمی کوردستانی گرتووەتەوە. پرسیارەکەم ئەوەیە ڕێوشوێنەکانی ئێوە تا چەند کاریگەری هەبووە لەسەرەوەی دیاردەی داربڕین کەم بێتەوە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین؟ بەڵێ ئێمە وەک تۆڕی ڕێکخراوە ژینگەیەکانی ئیدارەی ڕاپەڕین وەکو باسم کرد لە ڕابردوو ئێمە هەڵمەتێک ماڕاگەیان بە ناوی قەدەغەکردنی دار
داربڕین ئەوە بوو کە لەگەڵ بەڕێز حەمید جەبار بەڕێوبەری پۆلیسی دارستان و ژینگە لە پشدەر کە هەڵمەتەکە بە هاوبەشی بوو لەگەڵ پۆلیس کە خەڵک هۆشیارکەینەوە کە بەڕاستی دوور بکەونەوە لە داربڕینی تەر وە لە داری تەر بەڵام خۆشبەختانە باش بوو خەڵک بەدەنگمانەوە هات و ئێستاش خەڵک هۆشیار بۆتەوە و بەڕاستی تۆزێک دوورکەوتەوە لە داری تەر بڕینی داری تەر بەڵێ کاوەش سزایەکی گەورەی لەسەرەوەکو پۆلیس بەڵێ کاک شەماڵ بەپێی ئامار و زانیاریەکانی لای ئێوە لە ئێستا ڕێژەی سەوزایی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین چەنە؟ بەڵێ ڕێژەی سەوزایی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بەداخەوە دڵخۆشکەر نییە تاکو ئێستا ڕێژەی سەوزایی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین 108 ئەمە ڕێژەیەکی کەمە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ئێمە ئۆکتۆبری ڕێکخراوەژنگیەکان لە ساڵی 2014ەوە بەردەوام خەریکی ناشرین نەمامین بۆی ڕێژەی نەمام لەو سنوورە ڕێژەی سەوزایی وە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین لە هەڵکشاندا بێ بەڵام بەداخەوە خەڵک دەبێ ئێمە وەکو هەرچەندە وەکو ڕێکخراوەکان بەردەوام خەریکین خەڵک هۆشیارکەینەوە کە هەر ماڵێک لەبەر دەرگای خۆی نەمامێک بنێژی بۆی ڕێژەی سەوزایی بەڕاستی ڕێژەی سەوزایی زۆر بێت و لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بۆی ئەمە ڕۆژانە ئەو هەترسیە گەورە دەبینین کە لە بەداخەوە لە خەستخانەی و ئامارەکان ئەلان دەکرێن کە ئەو ڕێژەی نەخۆشی سەرەتان لەو سنوورانە و لە زیادبووندا ئەوە هەموو مەترسی پیسبوونی ژینگەیە هەموو بەڵێ کەواتە کاک شەماڵ پابندبوونی هاوڵاتیان بە ڕێنماییەکانی ڕێکخراوەکانی ئێوە کاریگەری ئەبێ بۆ ئەوەی لە داهاتوودا ڕێژەی سەوزایی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین زۆر بێت؟ بەڵێ تەبعاً ئێمە وەکو ڕێکخراوەکان بەردەوام لە ناو خەڵکین بەردەوام هەڵمەتی دەرگا بە دەرگا نەمام ناشتن دەکەین بۆی خەڵک ئێمە سەردانیان دەکەین نەمامیان پێشکەش دەکەین بۆی دەڵێن جارێک تر سەردانتان دەکەینەوە بۆی ڕێژەی سەوزایی و لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بۆی لە هەڵکشاندا بێ. بەڵێ کاک شەماڵ حکمی ئەوەش کە سنووری بەڵێ فەرمو بە حکمی ئەوەی کە سنووری ئیدارەی ڕاپەڕین ناوچەیەکی شاخاویەوە داری خۆڕسقی زۆرە ئەمەیە ڕێژەکەی بەرزکردوتەوە بۆ سەداژ داری خۆڕسقی زۆرە. بەڵێ کاک شەماڵ ڕاوکردنی نایاسایی لە ئێستاە بەراورد بە ساڵانی ڕابردوو کەمی کردووە؟ بڵێ ئێمە وەکتۆری ڕێکخراوە ژینگەکان لە ساڵی 2019 لەگەڵ ڕێکخراوی ڕوەگ لە سلێمانی چەند کۆبوونەوەیەکمان ئەنجامدا کە ناوچەیەکی ئارام لە دەڤەری ڕاپەڕین ڕابگەێنین ئەوە چەند کۆبوونەوەیەکمان چەند سەردانی کردنێکی ئەو دەڤەرەمە چاتن سەردانی ئەم دەڤەرەیان کرد و کەەوە بوو بەری ئاسۆس ناوچەی ئاسۆسیان هەڵبژارد کە بۆی ناوچەیەکی ئارام دروستکرێت بۆی لەوێ ساڵانەم تابعە بکرێت ئایا چه ئاژەڵێکی کێوی بەرەو لە ناوچوونە چه ئاژەڵێک بەرەو زیادبوونە ئەوە بوو کە تاکو ئێستاژ لە سەرخەتین بەداخەوە نەتواندرا ئەنجام بدرێ ئەوە کارێکی زۆر گرنگ بوو وەکو قەدەغەیکردنی ڕاو ئەوە بوو لە دەربەندی خان ئەنجام درا وەکو ڕاو ئێمە وەکو باسم کرد لە ڕابردوودا چەند هەڵمەتێکی ئەومانەوە قەدەغەکردنی ڕاومان ڕاگەیاندووە ئەلەو سنوورە لەگەڵ پۆلیس هەماهەنگین بۆی بەڕاستی دیاریدەی ڕاونەمێنی ئەلەو سنوورە بەڵام بنەبڕ ناکرێت ئێمە چووکە ناوچەیەکی لەوە لە ڕووی ناوچەیەکی ئاسەیە بەداخەوە ئەو ڕاوچیانە ئەو دەرفەتیان قۆستۆتەوە کە پۆلیس ناتوانێت دەستیان بگاتێ بەڵام ئێمە بەردەوام دەگەڵ پۆلیس هەماهەنگین بۆی بتوانین ئەوانەی کە دەچن ڕاوی ناسایی دەکەن ڕوبەڕووی یاسایان بکەینەوە. بەڵێ لەگەڵ پۆلیس. بەڵێ کاک شەماڵ من دوا پرسیارت ئاراستاکەم وەک ئاشکرا ژمارەیەکی زۆر کارگەی بلۆک و چەولم لە سنووری ئیدارەی ڕاپەڕین هەیە ئەمە تا چەند کاریگەری گرتوۆتە سەر ژینگەی ڕاپەڕین ئەمەش لە کاتێکا کە وەک خۆت پێشتر ئاماژەتەیە توشبان بە نەخۆشی شێرپەنجە لە سنووری ڕاپەڕین بەداخەوە زیادی کردووە. بەڵێ دیارە من لە سەرەتا شوێندەکشتم باسکێت کە بەڕاستی ئامارێکی زۆر مەترسیدارە ڕێژەی توشبوون بە نەخۆشی سەرەتان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین لە هەڵکشاندایە ئەمە شۆکارەکانی ئەو مەعمەل و کارگانەیە کە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بێ فلتەر ئیش دەکەن ئەوە بەڕاستی من لێرەوە لە کەناڵە جوانەکەی ئێوە داواکارم لەلایەنی پەیوەندیدار بەڕاستی بە زووترین کات بێنە سەرخەت ئەو مەعمەل و کۆمپانیانەی کە بە نایاسایی لەو سنوورە کار دەکەن کە دابخرێن و بەڕاستی چیتر نێڵن بێ فلتەر کار بکرێت ئەوە مەترسێکی گەورەیە بەڵام ئەوانەی ئێمە بە وەکو تۆڕەکەی خۆمان بەدووادا چوونمان کردووە لە سنووری پشدەر کەم ئەو کارگە و مەعمەلانە هەنە کە ژینگە پیس بکەن ئەوەی هەیە بە زۆری بەداخەوە کەوتۆتە سنووری چواقڕنا. بەڵێ بەڕێز شەماڵ حەمەد لە ڕاپەڕینەوە سوپاس ڕاستەخۆ لەگەڵمان بووی سەرکەوتوو بن.